أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الحج أشهر معلومات، فمن فرض فيهن الحج فلا رفث ولا فسوق ولا جدال في الحج، وما تفعلوا من خير يعلمه الله، وتزودوا فإن خير الزاد التقوى، واتقون يا أولي الألباب. ليس عليكم جناح أن تبتغوا فضلا من ربكم، فإذا أفضتم من عرفات فاذكروا الله عند المشعر الحرام، واذكروه كما هداكم وإن كنتم من قبله لمن الضالين. ثم أفيضوا من حيث أفاض الناس واستغفروا الله، إن الله غفور رحيم. فإذا قضيتم مناسككم فاذكروا الله كذكركم آباءكم أو أشد ذكرا، فمن الناس من يقول ربنا آتنا في الدنيا وما له في الآخرة من خلاق، ومنهم من يقول ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. أولئك لهم نصيب مما كسبوا والله سريع الحساب. بناوی خوای بخشندەی میهرەبان، سپاس و ستایش بۆ خوای پەروەردیگاری جیهانیان، سەڵات و سەلام و درود و ڕەحەمات لەسەر گیانی ڕەسوول الله صلی الله عليه وسلم، ڕێز و ڕەحمەت و گەورەی و شکۆ بۆ سەحابەکان و یارانی ڕەسوول الله عليه الصلاة والسلام، وسەلام و میهرەبانی رب العالمین لەسەر ئێوەی بەڕێز و خۆشەویست بێت بینەران و بیسەرانی ئەو بەرنامە بەڕێزە و ئەو بەرنامە تایبەتە لە کەناڵی ئاسمانی پەیام. خۆشەویستان و بەڕێزان، ئەو مەجلیسە بەڕێز و شکۆیە دانیشتوین بۆ ئەوەی کەوا چۆنیەتی سنەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم و هەروەها واجببوونی حەجی ماڵی خوای پەروەردیگار کەوا ڕوکنێکە لە ئەرکانی ئیسلام، ئێمە هاتوون لێرە باسی بکەین و شی بکەینەوە. ئایا بزانین ڕەسوول الله عليه الصلاة والسلام چۆن حەجی ئەنجام داوە، و ئایا کەوا دەفەرمێت خذوا عنی مناسککم مانای چییە؟ و دەپرسین ئایا بزانین ئیحرام و پۆشاکی ئیحرام چیمان پێ دەڵێت، و هەروەها تەواف و سەعی و دواتریش باز لەوە دەکەین ئایا ئاوی زەمزەم چ حیکمەتێکی تێدایە بۆ ئەوەی کەوا مامۆستای بەڕێز بۆمان ڕوون بکاتەوە. و لە بەرامبەردا دەپرسین کارە ئیداریەکانی کەسی حاجی بە چ شێوازێکە، پێویستە چۆن خۆی بۆ ئامادە بکات، لایەنی دەرونی کەسی حاجی بە چ شێوازێک بێت، و دواتریش باز لەوە دەکەین یەوم التەڕویە مانای چییە؟ ئایا ڕۆژی عەرەفە دوعایەکانی عەرەفە و هەروەها دەپرسین ئایا هەدی و قوربانیکردن و سەربڕینی ئاژەڵەکان چیمان پێ دەڵێت. هەموو ئەوانە و بابەتەکانی تریش بە شێوازێکی گشتی دەمانەوێت بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویستی حاجی و عومرەکار ڕوون بکەینەوە بۆ ئەوەی کەوا سونەتێکی
رسول الله عليه الصلاة والسلام كوا بإيمي قتوى بازي ندين بويا تاوكو أو ركنو أو واجبي لسرمانا بجوانترين شيوات زي بكين بويا من روي برسيارة كانم آراستي زنابي ماموستا أكبر محمد دكم وهروها لو دستشم كوا بريس زنابي ماموستا حاجي آمانزي بارزاني خاواني كومبانياي بارزانا برسيارة كانيان آراستا دكم وحاجياني خوشكان من وحاجياني برايان من برسيارة كاني خويان آراستي بريزان دكن بويا من ليكم برسيار دا رولة زنابي ماموستا دكمو ظلم السلام عليكم ورحمة الله. وعليكم السلام ورحمة الله وبركاته. زنابي ماموستا أجر لو آيتي كوا زنابي ماموستا شكوخي عندي الحج أشهر معلومات تيمان بيدلد ومعناها كيتيا. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله سيدنا ونبينا محمد وعلى آله وصحبه وسلم أجمعين. حج ركني بينجمع يعنك بترتيب حديثك ابن عمر ركني شوارم الإسلام والله ولم ركني بينجم وكفرزبون يعني وابيتها مو مسلمان لسريتي يكجار لتمنيا حج مالي خوابك بوشي وازيك في غمري خواه صلى الله عليه وسلم حجي كردوه في حجة الوداع حجة الرسول. الحج أشهر معلومات ذكر تفسيري أو آية تبكين أو يكوا حج لا شنمانيا كي دياري كراوة أيوج لحفتار رجا يعني نيتي حج دس بيكا كليكي شوالة تاوكو ديزي الحجة أو كاتانا هموي كاتي نيتيناني حج أجينا خوي حج تنيا فرزيك كوا زمان ومكان يكيكا يعني شون عبادتي وهي يك زماني هي بس يك مكاني نية وكو ما سنسن روجو رمضان ليكاتا خلق هموي بروجو بلام هريكي لشوين يكايا عبادتك هي يك مكاني هي بلام يك زماني نية وكو عمره ليك شوين أكري بلام يك عطليك الروايك رمضان الروايك يك مثلا هاوين الروايك بهار الروا بلام تنيا عبادتك زمان ومكان يك حج أوش حج عرفوا هم زمانه حج هم زمانه هم مكانه أبي يكشوا نابي وليكاتابي بله فضلوا جوري وبلو باي حد سول القرآن وفرمودا باس كراوه بله حج وكوت مان ركنك يكم يعني يك ركن كان إسلامات إيمان إنسان كامل نابي تاوكو حجكينك وكاتك شي دياري كراوه بو إنسان مسلمان فيري التزامي كاتبه وكو اشتكاترني هموش تكاني تريش كاتي تايا بلامكو حج بچن كاتيكي دياري كراو نبي استو لغيري عرفه بشوبو حج نابي بحاجي ولا لغيري او شوينش نابي بحاجي قال له هر شوينه كابي لروجي عرفات قال له شوينه نبي پیغمبري خواه صلى الله عليه وسلم فرمي الحج يجوب ما قبله يعني هرشي انسان بيشتر كردوها همو گناح كان يسرته وفرمي حج مبرور يعني اوي كوا انسان تركي كردوكاني بيشوبكا ليس له جزاء إلا الجنة بهج نبي باداشتي ترنية وأفرمي أوانا هم يعني ميواني مالي إخوان وأوانا دعوتي رب العالمين وأوانا هر دعاء كان قبول به وأوانا فقيري وتاوان بسري أنو ناميني وأوانك حجة كان أمانة سباردي خلق وخواي قولا ودعاء بو كردون هم بو حاجة كان وبو أوانيش كدعاء حاجة كان دعاء بو كان كخواي قولا دعاء كان قبول كاب لقناح كان ينخوش به بله خواه داشت داتو زنابي ماموستا روی پرسیار کم آراسته زنابي ماموستا حاجی آمانز دکم چه پیامی کت هیا لسرتا بو اوانی که و خواهی گوره تمنی چی پیداون بلام تاوکو استا نحاج نعمریان نکردوه بناي خوي بخشندي مهربان سپاس و ستایش بو خواه درود و سلام سجانی پیغمبری خواه صلی الله عليه وسلم سلام و رحمت و مهربانی لسر همو بینران و بیسرانی خوشویست و بریستان مامۆسای بەڕێز دیارە وەکو جەنابی مامۆسا فەرمی حەج یەکێکە لە ڕوکنەکانی دین ئینسان ئیمانی تەواو نابێ ئەگەر لە توانایە هەبوو تا حەجی ماڵی خوانەکە باش بەداخەوە ئەبینی خەڵکانێکی زۆر هەن کە توانای مادیان هەیە الحەمدولله توانای جەستەییشیان هەیە بەڵام وەکو پێویست لە ئاستی ئەنجامدانی حەجدا وەکو پێویست دین و کەم تەرخەمی ئەکەن کە بەڕاستی ئەمە کەم تەرخەمێکی گەورەی و ئیمانیان کامڵ نابێ و تەواو نابێت تا حەجی ماڵی خوا ئەنجام نەدەن بۆیە ئامۆژگاریمان بۆ خۆمان بۆ هەموو ئەو بەڕێزانە هەیە هەر کەسێک توانای هەیە هەم لە ڕووی مادی هەم لە ڕووی جەستەیی بە ئەو فرسەتە لە کیس خۆی نەدا چونکە هیچ کام لە ئێمە زمانی ئەوەمان نییە بکەوینە ساڵێک کە بڵێن ساڵێک کە حەج ئەنجام بدەین بەڵێ خوا پاداش داتۆ یا ڕەبی بەڕێزان ئێمە پرسیارەکان دابەش دەکەین هەم بەسەر خوشکان کەەوە هەر پرسیارێکیان لە دڵدا هەبێت
و هەروەها برایانیش هەر پرسیارێکیان لە دڵدا هەبێت دەتوانن ئاراستەی مامۆستایان بکەن. بەڵام جەنابی مامۆستا من سەرەتا ئەو پرسیارە بکەم ئایا ئەرکانی حەج کامانن وەچین ڕوکنەکانیان؟ بەڵێ خوا زابات و ئەرکان و واجبات جیایە تەمەن لە چیا دەرەکەوێ ئەرکانەکان فەرقی لەگەڵ واجباتەکان لە کاتێکا یەکێکیان تەرک بکرێ. ئەرکانەکانی حەج چوارن، یعنی ئەمانە بەبێ هیچ کەسێکی تر ناکرێ بۆ عەمرە و بۆ حەجیش، بۆ عەمرە و بۆ حەجیش ئەبێ ئەو کەسە ئیلا خۆی بیکە، حتا ئەگەر بێتەوە بۆ ماڵیش بە وەکالە و بە نیابە و بە فیدیە و بە بەدەل و بەمانە ناکرێ بێ خۆی بیکە. ئەویش نێتێنان شتێکی زۆر گەورەیە. ئەو کەسەی کە نێتێنی ئەمە وەکو عەرەفە وایە. ئینەمە الأعمال بالنیات. بەڵێ یعنی نێتێنانی حەج تەبعاً باسی زۆربەی حەجی ئەمە کە تەمەتوعەکە خەڵکە لە شوێنی ئیقامەکەی خۆیان نێتێنێ. دووهەم عەرەفەیەکە ئەمە ڕوکنی ئەعزەمی حەجە، ئەوە تایبەتە بە حەجە. بەڵێ ئەمە باسی حەجەکەین چونکە کەسی عەرەفە نەکا یەکسەر عومرەکەی حەجەکەی بە عومرە. سێهەم تەوافە، چوارەم سەفا و مەروەیە. ئەم چوارە ئەگەر کەسێک یەکێکیان نەکا حەجی نەکردووە، خاستەنەوە عەرەفەکەی نەکرد یەکسەر ئەوە حەجەکەی بێ بە عەرەفە. و ئەگەر تەواف یا سەفا و مەروە حتا گەڕایشەوە بۆ ماڵ کە فیدیەکەیکەوێتە سەر ئەبێ هەر خۆی بیکە، نابێ کەسی تر بیکە. بەڵام واجباتەکان حەوتن. ئەوانەی کە واجباتە ئەو نیەتێنانە پێوتێ ئیحرام لە میقات. میقات لە میقات میقات یەکێکە لە واجبات، شوێنی هێنانی بەڵێ نێتێنانەکە ئەمە یەکێکە لە واجبات. ئەو میقاتە دیارە شوێنەکانیان کوێ بە تایبەت بۆ خەڵکی عێراق و کوردستان؟ بەڵێ ئەگەر ئێمە تەبعاً حاجەکان ئێمە زۆربیان بڵێن لە مەدینە و ئەڕۆن لهن ولمن أتى عليهن من غير أهلهن ممن أراد الحج والعمرة. دیاری کراوی هول أهل المدينة من ذو الحليفة. أو حاجة برزاني كأجنا جدش هل ئاسمانی مدینە لەوێ نێتهێنن لە بەرەوەی کە کەڕێکی مدینە بنەوە ئەتوانن نێتەکان بێن و چونکە ناگەڕێنەوە بۆ میقات، چونکە جەدە بە اعتیباریەوەی کەوتۆتە ناو میقات. دووهەم واجبات وەستانە تاوەکو مەغریبی عەرەفە، یعنی تا کاتی مەغریب ئەگەر خوا هەر کەسێک ئەگەر تێپەڕێ بە عەرەفەشا 5 دقە بمێنێتەوە یا هەر تێپەڕێ بە ناو عەرەفەشا ئەبێ بە حاجی. بەڵام ئەمە وەکو ڕوکنە عەرەفە، بەڵام وەکو واجبمانەوە تاوەکو مەغریب تا خۆرئاوابوون ئەمە یەکێکە لە واجبات. مزدەلیفە یەکێکە لە واجبات. مینا یەکێکە لە واجبات کە 2 شەو عەلە الأقل ئەبێ بمێنێتەوە، 2 شەو 2 شەوی تر سونەتە. و وان سەربڕین ئەمە یەکێکە لە واجبات لەگەڵ سەرچاکردن. ئەمانە بە واجبات دانرێ لە ئەخیریشا تەوافی وەداع. ئەمانە بە واجبات دانری ئەگەر یەکێک لەمانە تەرک بکرێ بە حیوانێک قەرەبوو دەکرێتەوە. بەڵام ڕوکنەکان بە هیچ شێوەیە قەرەبووی نییە. بەڵێ ئەگەر باز لە ئیحرام بکەین ئایا نیەت و ئیحرام بەستن دوشتی جیاوازن یان چۆنەوە؟ حەزەکەم و تەصحیح بکەین کە ماڵێن ئیحرام ئەو یعنی ئەم دوو پارچە قوماشە نییە. إحرام نية الدخول في الحج، نية الدخول في العمرة، باعتباره كا خوشكان آفرتان هيج جليك ناقورن كوانا لين إحرامي آفرتان خوناشن جليك أبقورن آفرت كشي جلينية هاد جليك لبرابي لبروا إحرام جلكانية بلا ما بناسرا ولين أو مثلا إحرامي بيه بس بيجي لك بلا من يتكيك هنا بيتي أجر يكيش حتى لحالتك أو جل لبرنك حيوانك يكوتسر مهم نيتكيك هنا بيتي كوات الركن النية بلكو واجبك واجبة أجر رنجك غيري رنجي سبيبو لشرع ده باسكرا بلا درست كشيني مهم يدو بارشة به كدوراو نبي بلا زۆر باشە ئەگەر بەڕێزان بفەرمونون تەکلیف لە بەڕێز کاک حاجی ئەحمەد دەکەین ئیحرامەکەمان بۆ ببەستێت بزانین شێوازی ئیحرام بەستنەکە چۆنە و ئەگەر کورتە شەرحێکیش لەگەڵ بکات سوپاس دەکەین. فەرمو قوربان. بسم الله الرحمن الرحيم. إحرام پێک هاتووە لە دوو پارچە خاولی کە ئیزار و ڕیداءە. ئەم دوو پارچە خاولیە هەموو میوانێکی ماڵی خوا بە حەج یاخود بە عومرە پێویستی بەم دوو پارچە خاولیە هەیە لە برایان. خوشکان جلی خۆیان کە تەنگ نەبێ و تەسک نەبێ و داپۆشابێ و جلێکی شەرعیە. باش سەبارەت بە شێوازی بەستنەکەی بۆ ئەمە بەشی خوارۆیانە بەم شێوازە ئەکەین بە دوو بەشەوە قاچ بڵاو ئەەکەینەوە بەشێکی کەمی لەم لاوە ئەهێڵینەوە بەشە زۆرەکەی لەولاوە ئاوای خێنەوە بن دەستمان قاچەکان بەو شێوازە هۆکارەکەی چی لەبەر ئەوەی کە تۆ لە سەفا و مەڕۆیە پێویستەکە بۆ برایان ڕابکەن کە ئەم ڕاکردنە ئەەکەی
ئەم ڕاکردنە پێویستەکە مەساحەیەکی قاچت هەبێ بۆ بۆشەکەی و پاشان بەشی لای ڕاستەکە ئەهێنینەوە بەلای چەپیا و ئەبەم شێوازە ئەیبەستی. ئەوە شێوازێکە لە شێوازی بەستنی ئیحرام. چەندین جۆری هەیە هەچ کەسە و ئازادەکە چۆن ئەیبەسێ بەڵام ئەمە شێوازێکی ناجحە. پاشان ئێمە قایشێک ئەهێنین ئەم قایشە بۆ تونند و تۆڵکردنی ئیحرامەکەمان ئەبەم شێوازە قایشەکەمان ئەبەستی. قایشی پانتۆڵش بێ هیچ ئیشکالێکی نییە. والحاصل بۆ تونند و تۆڵکردنەوەی ئیحرامەکەمانە لە بەشی خوارەوە. پاشان ئەتوانین بەم شێوازە بێینەوە بەسەریە. ئەمە بەشی خوارەوە. بەشی سەرەوە ئەبەم شێوازە ئەیدەین بەسەر شانمانە. بسمیلە. کەیامان بەسەر شانمانە. طبعاً بەشی سەرۆش چەند جۆرە بەستنێکی هەیە بەڵام ئەم جۆرە داپۆشراوە و هیچ ئیشکالێکیشی نییە. ئەبەم شێوەیە بەشی لای ڕاست و لای چەپ بەعەکسیەکەوە ئەهێنینەوە ئەکەینە بەشی دوای ئیحرامەکە بە. پاشان کە ئەوەمان کرد ئێمە لە کاتی بینینی کەعبەیە سونە دوایە کە شانی ڕاستمان ڕوتکەین. پاشان چیەکەین ئیحرامەکە ئەکەینەوە ئەبەم شێوازە بەس شانمان نەک ئاوا لە ژێرەوە هەندێک عومرەکار یا حاجی بە ڕێزێ ئاوایکە بەم شێوازە نابێت. ئەبێ لە بەشی ژێرەوە ئاوا لە ژێر باڵیەوە ئیحرامەکە بێنێت و بیا بەسەر شانیە. ئەگەر بێت و ئەم جانتایی لەم جۆرە جانتایانە بچووکانە پێی بێ زۆر ئیسفادەی لێەکە ئەبەم شێوازە یاتەوە بەسەر ئیحرامەکەیە و ئەبێ بە ڕاگرێک بووی ئەبەم شێوازە. ئەمە ئیحرامەکە. پاشان ئەمە بەس بۆ تەواف سونەتەکە شانمان ڕوت بێ کە ئێمە تەواو ئەەکەین سونە دوایە دوور کات سنت دوور کات نوێژی دوور کات سونەت ئەنجام بین هی مەقامی ئیبراهیم. ئەبێ لەو کاتەیە ئێمە چی بکەین شانمان داپۆشینەوە چونکە دروست نییە لە کاتی نوێژە هیچ شوێنێکمان ڕوت بێ. ئەبەم شێوازە ئیحرامەکە ئەبەستینەوە و دەست ئەەکەینەوە بە سەفا و مەڕۆی خۆمان نوێژەکەمانەکەین و سەفا و مەڕۆکەین. دەستت خۆشبی زۆر سپاس دەکەین بەڕێز کاک حاجی ئەحمەد. سپاس دەکەین. بەڕێز جەنابی مامۆستا یعنی ئەوەی کە تێبینیمان کرد تەنها دوو پارچە بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا دەکرێت حاجی یاخود عومرەکار هیچ جلێکی لە ژێرەوە لەبەر بێت ئیحرامەکەش دواتر ببەستێت؟ نەخێر نا دروست نییە چونکە ئەوە لوبس و مەخیتە ئەو کاتێک کە ئینسان نێتێنێ نزیکەی دا بۆ 12 شت کە باسەکرێ کە حرامە بێ لەسەری. ئەمە مەسەڵەن ئەڵێن بەیت الحرام مەسجد الحرام یعنی ئەو شتێکەوە لە شوێنی تر حەڵاڵە لەو کاتە حرامە بێ. هەر نمونەیە سەر ڕۆژوو خۆی چییە خۆی جناکەی بەڵام نان و ئاو حرامە بێ لە ئەو کەسێکێگری ئەو کەسێک کە ئیحرامە بەسێ ئەمە شتێکی پیرۆز و مقدسە یعنی بە تەفسیر کراوە بە شعائر الله یعنی ئەمە یەکێکە لە شعائرەکانی خوا کە ئینسان بە ئیحرامە بچی خواکە بەجلیش بچی ئەگەر فدیەکەی بدا ئەبێ بەڵامەکو جوانی حاجی ئەوەیەکەوە ئەم جلەی لەبەرا بێ خۆشی هەست بە شعورێکەی گرێکە ئینسان ئەو جلانە لەبەرەکە نابێ لەو کاتانە هیچ شتێک لەبەرکە نە لەسەرەوە مەسەڵەن وەکو قەمسەڵەیەک ئەتوانێ بیداتە خۆیان مەسەن کەسێکە نەخۆشە بۆ نونە بەتانێ بداتە خۆیان چونکە لوبسی نەکردووە و نابێت لە ژێریش و هیچی لەبەرا بێ. بەڵێ خوا پاداش داتەوە. سپاس دەکەین بەڕێز جەنابی کاک حاجی ئەحمەد. فەرموو جەناب دەگە بچیەوە شوێن خۆت. بەڕێز جەنابی کاک حاجی ئاماند پرسیاری ئەوە بکەم لە ڕووی ئیداری یاخود لە ڕووی پێداویستی حاجیان ئەو کەسێکەوە سەفەری عومرە یاخود سەفەری حەج دەکات بە تایبەت کە ئێستا ئێمە باسمان لە حەجا چ پێداویستیەک لە بۆ ئەو زۆر زەرورە لەگەڵ خۆی بیهێنێت یاخود لە بیری نەکات؟ بەڵێ مامۆستای بەڕێز دیارە من پێشەوەی کە بچمە سەر پێداویستی با بڵێن ئەمانەی کە بابەتی جانتا و ئیحرام و شتانە پێم خۆشە لە خزمەتانە ڕوونکردنەوەیەک عەرز کەم ئەویش ئەوەیە ئینسان پێش هەموو شتێک با ئەوە بزانێت کە خوای تەعالە ئەگەر ئەو فەزڵی لەگەڵ کرد لە ناو شارێکە لە ناو میلەتێکە لە ناو ئومەتێکە کە خوای تەعالە ئەم سەفەرە پڕبەرەکەتەی کرد بە نسیبی ئەمە بەڕاستی فەزڵێکی زۆر گەورەی خوا لەگەڵ ئەوی کردووە. سوپاسی خوا لەسەر ئەو نیعمەتە بکە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم ئەبێ بەڕاستی بە مانای کەلیمە ئەم پیاوە قەدری ئەم سەفەرە بزانێ یان ئەم کوشکە بەڕێزە قەدری ئەم سەفەرە بزانێ. ئێمە ناچین بۆ حەج زیاتر بۆ بابەتی بازارکردن و ئەو شتانە بەڵکو ئەمە سەفەرێکە ڕەنگە لە هەموو تەمەنمانە خوای گەورە یەکجار ئەو فرسەتەمان پێبەخشێ. ئەبێ سوود لەو سەفەرە وەرگرین ئەو سەفەرە بە هەند وەرگرین ئیستیغلالی کاتە بەتاڵەکان کەینەوە بە عیبادەتە خۆمان مەشغوڵ کەین واتە پێش ئەوەی کە سەفەرەکە ئەنجام بدەین ئەبێ ئیستیعدادێک و خۆ ئامادەکردنێکی
معنەویمان هەبێت تەواو بۆ ئەم سەفەرە بینی خۆمان و خوا یەکلا بکەینەوە تەنها و تەنها لەبەر خاتری ڕەزامەندی خوا ئەم عیبادەتە ئەنجام بین ئیخلاسێکی گەورەمان هەبێت لەم عیبادەتەیە پاشان ئەم شتانەی تر وەکو با بڵین مادیات مەسەلەن پێویستە جانتات پێ بێ پێویستە ئیحرام بێ ئەم شتانە هەمووی کاری بەخێرە هەمووی ئەگە تۆ شتێکیشت لێرە بیست و لێوێ هەیە بیکڕی بەڵام بەڕاستی لایەنە ئەساسیەکەی ئەوەیە کە تۆ ئیستیعدادێکی ڕۆحیت هەبێ بۆم سەفەر جوانە خۆپەداشتا تۆ زۆر باشە جەنابی مامۆستا دێمەوە لای جەنابەت دوای ئەوەی کە نیەتمان هێنا و ئیحراممان بەست لە میقات کەوا بەرە و مزگەوتی حرام دێین بۆ تەوافکردن دروشمێک شیعارێک سرودێک حاجیەکان دەڵێنەوە ئەویشان لەبەیک اللهم لەبەیکە یعنی ئەو وتنە ئەو شێوازە ئایا مەسەلەن لە شریعەتی پیرۆزی ئیسلام یاخود مانا و مەغزای ئەو سرودەیە چیە و چۆنە؟ بەڵێ خۆی ئەمە یعنی وەکو چۆن جلەکە وەکو زەی موحەدی لێ هات یەک پۆشی لێ هات هەروەها شیعارەکانیش ئەبێتە یعنی شیعارێکی موحەد کە شیعاری تەوحیدە کە ئەوەی چەندێک باسی مەسەلەن پێکەوە ژیان و پێ مەسەلەن باسی تەبەقیەت نەمێنێ و جیاوازی نەمێنێ لە بینی بەشەرەکانە هیچ شتێک وەکو حەج کاریگەری نییە کە ئەتوانێت خەڵک یەک پۆشکە و یەک شیعارکە یەک زمانکە یەک شوێنکە و جدالێکیش حتا حرامە بێ لەوەی کەوا ئینسان یعنی شەڕێک نابینی لەوەی کە ئەم هەموو تەبیعەت و زمان و وڵات و خەڵک و شتانە کە تێکەڵە بێ لەبەیک اللهم لەبەیک ئەمە طبعا سونەتە بەڵام مژدە دراوە هەر کەسێک ئەگەر یەک جاربی کە ئەفەرمێ ئیلا بوشیر مژدەی بەهەشتی پێدرێ طبعا جەنابەت باسی ئەوەت کرد لە ئیحرام لە ئیحرامەوە کە کەسێک ئەگەر حەجی تەمەتوع کە ئەمە جار یەکەم جار عومرەکەیەکە دوایش ئەگەر حەجەکەی لە شوێنی خۆیان نێتیهێنا سونەتە تا ڕەجمی شێتان لە ڕۆژی یەکەمی جەژنە هەر لەبەیک اللهم لەبەیکە هەرچەنە تەکبیراتیش هەیە بەڵام دوای تەکبیرات دەست پێکە ئەوی ژەرە فەرمی هەر مژدەیەکی بەهەشتی لەسەرە لبيك اللهم لبيك يعني شي يعني تو من هاتم بدم دعوتك رب العالمين تو جوان وايا كتشوي بوشويني دعوت بكري باشا ياخذ بالروي راسته جوان تروى انسان دعوت بكري دعوت كراوين والله واذن في الناس بالحج خوي قورف ابراهيم عليه السلام فرمي خلقي بانك ابو حج كتو اروي دعوتي بويا هلا لميقاته بلين لبيري عليك زور بيمان كخلقي لمدينه واروا لبي الله لبيك الله وهاتم خوايا انجا لبيك يعني جار لدواي جار يعني أم جارة جارتريش الله ببردوام لا شريك لك إن الحمد والنعمة أمك استسواسي خواهي كتو هاتوي بو أمشينا وتتون الحديث يقول ابن عباس فرمي كإبراهيم باني خلقي كرد عليه السلام هر كسيك لبشتي دايكو باوكي وتي لبيك اللهم لبيك أروى يعني ما تأخذني والله ما كشي لبيك وسعدي يعني أخوش بختي أبي كأروي بو أمشينا وما مشي عالي توحيدك شو كإنسان أبي يكتا پرز بي ويك خوا پرستي يك قبلة معنى يك باوكو دايك معنى هيج نابي لأنجام داني حاجة يعني بيشتر أبي إنسان هيج تيكي شركياتي تيانا ما بي انجاقيت أو مرتبه كخواي قبل اللي قبول خوا پاداش داتوا دي مولاي برز ما مستای برز اگر بودنگ زلالي ما مستاشكو اگر سرودي لبيك اللهم لبيك ياخذ دروشمو شعاري لبيك اللهم لبيك بو مامبلي وإيمش بيك وإن شاء الله دايرين وبتايبتي بياوكان لبروي أفريقيانيش لروي شرعوا بله أوان بخوان يلين أوان بخوان طيب بلان بياوان دنگ برزك إنه سنة دعاء بدنگ برزي بيلين بله لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك خوا پاداش داتو يا ربي ما مستشكو برز جنابي كاك حاجي أمان هر براست يعني بأو برسيارة لجنابت بكم بتايبتي كومبانيا و حملة داركان زور زار گرفتارن بوي كوا حاجي كان يعني خود عمركاركان كإحرام دبستن لميقات درون برو مكة
ئەو دروشم و شیعارە ناڵێنەوە. یعنی چی پێویستە لەسەر کۆمپانیاکان لەسەر با بڵێم حەملەدارەکان تەنانەت مرشیدینی حاج عومرە کەەوە ئەوەی بەبیر حاجی عومرەکانان بهێننەوە. خوا پەداشتێت مام سایب سەبارەت بە تەلبیەکردن هەم لە حەجە هەم لە عومرەیە سونەتێکی گەورەیە. بەڵێ پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام الحەج والثەج واتە زۆر باشترین حەجێک باشترین عومرەیەک چییە؟ ئەوەیە کە ئینسان زۆرترین تەلبیەی تیا بکە و باشترین حەجێکیش ئەوەیە کە خوێنی تیا بڕی بۆ خوا واتە حەجەکەت بە تەمەتوع ئەنجام دەیت و هەدیەی تیا بکەیت. زۆر تەلبیەکردن زۆر ئەنجامدانی ئەم دروشمە بەڕاستی ئەجر و پاداشتێکی گەورەی هەیە وەکو پێغەمبەری خوا فەرمێ عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێ ما لەبە مولەبیەن قەط إلا بشر ئەفەرمێ هیچ حاجیەک هیچ عومرەکارێک کە زۆرترین تەلبی ئەکات چەنە تەلبی ئەکا ئەفەرمێ ئیلا موژدەی بەهەشتی بێدرێت. بۆیە ئەمە فرسەتێکی گەورەیە ئەو ڕێگایە مەسەن ئەگەر 5-6 ساعاتێکیش بێ ڕێگاکە هەر کۆتایی دێت با ئینسان هیچ نەبێ ناڵین ئێمە بڕاستی و قورسە بڵێ لەسەرەتاوە تا ئاخیر بەردەوام تەلبیەکەی زەحمەتە هیچ نەبێ نیوەی ڕێگاکە بە تەلبیە و مەشغوڵ بێ بە زیکری خوا بە دوعا چونکە بەڕاستی فرسەتێکی گەورەیە هەوڵ بدرێت زۆرترین تەلبیەی تیا بکرێت بۆی کە زۆرترین ئەژری تیا دەستکەوێت. بەڵێ عادەتەن حەملەدارەکان ئەوە بەبیر حاجیانی نێو پاسەکەی خۆیان دەهێننەوە و بە چ شێوازێک ئەنجامی دەدەن. طبعا ئەو ئەرکی سەرشانی هەم حەملەدارەکان هەم مامۆسایانی بەڕێزی مرشید کە بەردەوام حاجیەکان یاد بێنەوە لە هەموو سونەتێک لە هەموو ڕوکنێک لە هەموو واجباتێک و ئەوەندەی کە منیش ئاگادار بم بڵێ زۆرینەی ئەو برا بەڕێزانە بەردەوام هانی حاجیانەدان هانی عومرەکارەکان ئەدەن کە تەلبیە بکەن کە زیکری خوا بکەن کە زۆر خۆیان بە قسەکردن و مەشغوڵ نەکەن زۆر خۆیان بە ڕسمگرتن و بەم شتانە و مەشغوڵ نەکەن بەڵکو خەریکی عیبادەت و زیکر و یادی خوا پەداشدات یا ڕەبی. جەنابی مامۆستا بە کورتی و بە پوختی مایکت بۆ بەجی دەهێڵم بۆ ئەوەی کەوا حەجێکی کورت و پوختمان پێ بڵێ بەبێەوەی من قسام بکەم چی بکەین باشە ینی ئێستا کەسێک من حاجیم هیچ نازانم ینی زۆر بە ئاسانی دەمەوێت حاڵیم بکەی بە چ شێوازێک دوای ئەوەی کە ئیحرامم بەستاوە لە تەواف و لە سەعی و لە حەلق و تەنانەت تاوەکو دەگاتە عەرەفە و یەوم التەرویە و ینی ئەوانە چی بکەین باشە ئێمە؟ بەڵێ چی جۆرە حەجە بکەیت؟ وڵا حەجێکی سنەتی کە باسمان کرد لە بیدایەتی سنەتی نەک مەبەستمان ئەوەیە حاجی دووەم بی کەسەکە مەبەستمان ئەوەیە رسول الله صلی الله عليه وسلم چۆن حەجی کردووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چۆن حەجی کردووە وەلایەنە ئاسانکاریەکەش کەوا فتوای لەسەر دراوە یاخود ئەوانەی کە ڕوخسەت دراون تێیدا بە چ شێوازێکە بە کورتی ئەگە سپاس. بەڵێ یعنی با پێشەکی ڕوونکەینەوە کە سێ جۆر حەج هەیە باشە حەجێکی ئیفرادێ بەس حەجە و بەس یعنی هیچی دەگەڵانیە بەس حەجە ئەمە حیوانیشی لەسەر نییە. حەجی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەک حەجی کردووە خۆی یەک حەج قیران بووە. یعنی چی قیران؟ قیران یعنی نیەتی حەج و عومرەی بە یەکۆ هێناوە نیەتی حەج و عومرە یەک تەوافە یەک مەسەلەن یەک سەرچاکردنە یەک جار ئەمە دەڵێن یەک تەواف واتە هەفت شەوتی خۆی دەکات. بەڵێ ینی حەوت سوڕانەوە ئاوا یعنی تەواف نە یعنی سوڕانەوەیەک یعنی تەواف بووتە تەواف یعنی حەوت سوڕانەوە. بەڵێ یعنی مەسەلەن سەرچاکردن یەک جار بووە بەڵام کە نیەتی هەردووکیان بێنێ ئەمە حیوانێکی لەسەرە بەڵام باشترین حەج کە لە قورئانیش باس کراوە پێغەمبەری خوا صلی الله علیه و ئەمری کردو بە سەحابەکە بیکەن حەجی تەمەتوعە کە خەڵکی ئێمە زوو ئەچێ بۆ حەج ئەوە یەکەم جارە چێ عومرەکەیەکا و ئیحرامەشکێنە دائەنیشێت هاوەکو ڕۆژە بەر لە حەج. جیاوازی لەگەڵ قیران چی بوو؟ لەگەڵ قیرانە ئەوەیە کەوا ئیحرام ناشکێنێ قیران یەکێک ئەگەر نێتی هێنا بۆ نمونە لە مەدینە کە چوو لەوێ ئیحرام ناشکێنێ تاوەکو ڕۆژی جەژن ئەمەش قورسە بۆ خەڵکی ئەمە مانگێک بەر لەوە ئەڕوا 20 ڕۆژ بەر لەوە ڕوا قورسە لەسەری باشترینیان ئەوەیە کە عومرەکەیەکە حرامەکەی ئەشکێنێ واتەی تر هەموو شتێکی بۆ حەڵاڵە بێ ئللا ئەو شتانە نەبێت کە لە حرەمە مەسەلەن هەر مەمنوعە. بەڵێ ئەگەر بە کورتی باسی بکەین قەدەغە کراوەکان دارشکاندنە گیاڵ کێشانە مجادلەکردنە مەسەلەن حیوان کوشتنە ڕاوکردن بەڵێ کوشتنی هەموو حیوانێکیش ئەوانەی ئەمانەتایە ئەگەر ئەمە لە حرەمە بۆ کەسێ لە ئیحرامیش نەبێ هەر حرامە بێ لەسەری ئەبێ پابندیەوە بێ کەسێ لە ئیحرام بێ ئیزافەتەن بۆ ئەمە ئەوەی کەوا بۆن خۆشکردن بێ و نینۆکردن بێ و مولەخواکردنەوە بێ و
بۆ ئافرەتان نیقاب و دەستکێشە و بۆ پیاوان شتی دوورا و لەبەرکرا و کڵاو لەسەرکردن و ئەمانەیە کە مەمنوعە بەڵێ تەنانەت گۆرەوی و پێڵاویش مەمنوعە بۆ پیاوان بەڵام هەندێک شت ئاساییە وەکو سەعات و مستیلە و چەتر و عینەک و قایش و مثلا یا جاری بەڵێ ئان لەم بابەتە جاری وایە بەندوخێنێ بە شتێک مەسەلەن ئیحرامەکەی بەسێ ئەمە هیچ کێشەیەکی نییە باسی تەبعاً عوزرەکانەکەی هەرکەسێکە نەخۆش و بەڵام ئێستا بە ئێمە 4 ڕوکنمان بوو و لەگەڵ حەوت شەرتی یاخود حەوت واجباتی بەڵێ ئیزافەتەن بۆ دەوری 10 سونەت ئێمە ئەگەرەک و هەموو سونەتەکان جێبەجێکەین 6 ڕۆژە واجباتەکان جێبەجێکەین واجبات و ڕوکنەکان 4 ڕۆژە هەمووی ئەم لە چیوە دەست پێکە ئەگەر هەر کەسێک لێرە چوو عمرەی کرد ئەمە دائەنیشێت تاوەکو ڕۆژە بەر لە عەرەفە پێی دەگوترێت یەوم التەرویە یاوێ تەرویە یەوم التەرویە نێتێنێ سونەت وایە هەر کەسێکە گەرەکە چوو لە دوای نوێژی بەیانی بچێتە مینە ئەمە سونەت وایە لەسەر ڕێگەیەتی یعنی چونکە نیوەی ڕێگەکەی بڕیوە تقریبا بەرەو عەرەفات ئەو 5 نوێژ لە مینا بێ نوێژی نیوەڕۆ و عەسر و مەغریب و عیشا و بەیانی دوایەوە لە دوای نوێژی بەیانی بچێتە عەرەفاتەوە لە عەرەفات طبعاً ڕۆژی عەرەفە لە دوای نیوەڕۆ دەست پێەکە سونەت وایەکەوە نوێژی نیوەڕۆ عەسری جەمع و قەسری تەقدیم کا بۆەوەی کەوا عەسر مەشغوڵ بێ بە دوعا غەمی نوێژەکەی نەبێ سونەت وایە تاوەکو مەغریب لە عەرەفە دوعا بکە واجبە تا مەغریب بێنێتەوە سونەتە تا مەغریب دوعاکانی بکە ئەمە دوعاکانی بکە سونەتە بەڵامەکو وەکو مانەوە تا ئەوێ واجبە لەکوێ عەرەفات ئامێنێتەوە لە هەرکوێ عەرەفات بێنێتەوە یعنی شاخەکە و لای بەردەکان و ئەمانە شەرەوەی حدود و سنووری دیاری کراوە کە لە ناو عەرەفات بێ حاجیە مەغریبەکەی ئەمە ڕوکنی گەورە تەواو بوو ئەنجا دەست پێکەن بەرەو مزدەلیفە طبعاً ڕێگەکە کراوە و حاجە بەڕێزان نەزانن ڕێگەی موشاجیایەوە ڕێگەی مزدەلیفە بەڵێ واتە مەشعر الحرام مەشعر الحرامی پێوتەوە جەمعیشی پێوتەوە مزدەلیفە پێوتێ نزیکەی 5-6 کیلۆمتر لە عەرەفەوە دوورە هەرەکەوێتە سەر ڕێگەی مەزیمین کە ئەکەوێتە لە عەرەفاتەوە خۆی یعنی بەرەو حرام بچی بەرەو هەر شوێنێک بچی ئەبێ بچتە مزدەلیفە مزدەلیفە سونەت وایە نوێژی مەغریب و عیشا بە جەمع و قەسری تەخیر بکرێ لەبەروی خەڵک بەڕێوەیە جەمع و قەسری تاخیر یعنی سێ بە دوو سێ مەغریب دەکات دوو کات عیشا دەکات تەنیا شەوێ لە هەموو ساڵەکە پێغەمبەری خوا وتری تیان نەکردووە شەو نوێژی تیان نەکردووە شەوی مزدەلیفەیە و عیبادەتی ئەو شەوە خەوە ئەفەرمێ دوای ئەوەی تر خەوکردنە تاوەکو نوێژی بەیانی لە نوێژی بەیانی سونەتە تەمەن لەسەر باسی ڕوخسەتاکان دەکەین ئەوانە لە نوێژی بەیانی ئەفەرمێ ئەنجا ذکرەکانی کردووە تاوەکو وردە ڕۆشنابۆتەوە ئەنجا کەوتووەتە ڕێ حاجەکەوێتە ڕێ پێغەمبەری خوا خۆی دەرچووە بەرەو مینا یەکەم ڕۆژ یەکەم بەیانی مینا تەنیا شەیتانی گەورەیە پێوتێ شەیتانی عەقەبە لە عەقەبە حەوت بەرد سونەت وایە لە هەڵی گرتووە لە مزدەلیفە هەڵی گرتووە لەوێ ئەو بەردانە قەبارەی دیاری کراوە بەقەدەر نۆکێ بەقەدەر نۆکێک دانکە نۆکێک لەگەڵ هەموو دانێکی ئەڵڵاهو ئەکبەرەکە و دەرئەچێ بەبێ دوعاکردن شەیتانی گەورە حەوت دانەیە یەکەم ڕۆژ شەیتانی بچووک و وەسەط واز لێنی شەیتانی گەورەکە کەوێتە ئەخیر یعنی ئەخیر ئەچیتە ناو مەکەوە ئەفەرمێ ئالێەوە ئیتر دوعایشی نییە دەرەچی ئەنجا لێرە ئفعل ولا حرج ئێستا دەست پێکە کێکێکە چێ بۆ تەواف یەکێ سەفا و مەروواکە یعنی سەفا و مەروە پێش تەوافەکرێ لەو ڕۆژە یەکێ سەر چاکەکە یەکێک حیوان سەرە بڕێ لەوێ ئفعل ولا حرج یعنی کامەت بە پێش خست کامەت بە دوا خست شتێک نییە ولا حرج یعنی تۆ بڵێ من مثلا ئەو ڕۆژە بۆ حیوانم سەر نەبڕێ زۆر ئاساییە لەبەرەوە حیوان کاتی خۆی سەحابە لەوێ حیوانەکە لەوێ بۆ سەریان بڕیوە بەڵام ێستا لە شوێنی ترە و خەڵمانوە و مەشەقەتی زیاتر ئیحرامی لەبەرایە لە دوای ئەوەی کە شەیتانیان ڕەجم کرد سەر چاکەکەن و ئیحرامەشکێنن ئیتر ئەمە تەحەلولی یەکەمەکەن کە هەموو شتێکیان بۆ حەڵاڵە بێ ئیلا خێزانیان نەبێ دوای ئەوە کەی تەوافەکەن کەی سەفا و مەڕواکەن سونەت دوای ئەو ڕۆژە بیکەن ئەگەر یەکێ فریان نەکەوت نەخۆش بوو هیلاک بوو بیخاتە ڕۆژی دووهەم سێهەم چوارەم هەر کاتێکی تر بێ ئاسایی تەواف و سەفا و مەڕواشی دەبی لەگەڵ بێت بەڵێ ئەوانە ئەو دوانەشە ڕوکنێ سەنێتی هێنا عەرەفەی کرد ئەم تەواف و سەفا و مەڕۆی ما ئەوەکانی تری حەلی هەیە بەڵام ئەمانە ڕوکنن باش ئەنجا ئەمەی حیوان سەربڕینەکە هەر کەسێک گەر خۆی نەچوو بە نیابە ئەتوانێ بە برایەک ئاوی کەسێ بکاتە وەکیل ئەنجا دوو شەوی واجب ماوە لە مینا کەوا حاجەکان مێنەوە بەشێک لە شەو یعنی نیوەی شەو
زۆرینەی شەو لە مینا بمێنێتەوە لەسەری لاچێ لە مینا سونە دوایە نوێژەکان قەسر بکرێ بەبێ جەمع یعنی لە کاتی خۆیان دوای کا چوارەکانە بێ بە دوو و هەموو ڕۆژێکیش ئەو دوو ڕۆژەی کە ماوێتی لەبەر لە نیوەڕۆ ڕەجمی شێتانەکە هەرێکێکیان سیان یعنی بە مەجموع ئەبێتە 49 بەرد یەکەم ڕۆژی حەوت دووەم ڕۆژی 21 سێم ڕۆژی 21 هەر کەسێک ئەگەر مایەوە شەوێکی تر زیاترە سونە دوایە هەر کەسێک مایەوە ئەم ڕۆژەکەی تریش بە 21 ئەبێتە 7 بەرد ئەمە بەم شێوەیە واجباتەکان تەواو بووە ئیلا تەوافی وەداع نەبێت تەواو وەداع ئەبیتر بزانن هەموو وەجبەیەکەی تەواوە بێ لە ئەخیرە لە دەمە ناسەلەن مەوعدیان بۆ دیارێکرێت چەند ساعاتێ بەر لەوە چێت تەواو تاخیریکە تاوەکو پێشەوەی کە دەگەڕێنەوە وڵاتی خۆیان وەداعی کاتێکە کە لە مەکە دەرەچی سەبارەت بە ڕوخسەتەکان یعنی ئێستا جەنابەت باسی مزدەلیفەت کرد کە بەو شێوازەبی تاوەکو بەیانی و بەرە بەیانی و تاوەکو دنیا ڕۆناک بەڵێ بەڵام ئایا ڕوخسەتی تێدا هەیە کەەوە زۆر کەسێک بۆ نمونە لە مزدەلیفە یان لە عەرەفە بە چ شێوازێک ئەو ڕوخسەتانە دیاری کراوە ڕوخسەتی مزدەلیفە ئەفەرمێ یەکێک لە خێزانەکانی پێغەمبەر سەلەم کە تەمەنی بووە لە دوای نیوە شەو بۆ خۆی و مرافقەکەیشی ئەوەیشی کە مرافقە و ئافرەتان ڕێگەی داون کە لە دوای نیوە شەو دەرچن بۆی نەکەونە ناو قەرەباڵقی ڕۆژە و لەبەرەوەی یعنی تەمەنەوە کاک حاجی لە ڕووی ئیدارەکەی باسیەکە زۆربەی وەجبەکان ئافرەت و بە تەمەن و نەخۆش و ئەمانەتیایە و خەڵکیش هەمووی لە یەک پاسایە لەبەرەوە لە دوای نیوە شەو دەرەچن ئەمە ڕوخسە درراوە بەڵێ ئەسمای کچی ئەبوبەکر ئیمامی ئەبوبەکر ئەفەرمێ دیارە هین بوو ئەفەرموو چاوی تەواو نەبوو ئەفەرمێ ئەیفەرموو هەڵ غاب القەمەر چاوەڕێ کرد تاوەکو مانگە نیشت لە شەوی دەیە ئەفەرمێ کە مانگە نیشت ئەیفەرموو بکەونە ڕێ با دەرچی نەکەوینە ناو قەرەباڵقی ئەجا لەو کاتەشەکە لە مزدەلیفە دەرچوو مامەسای بەڕێز یعنی زۆر جارێک مەسەلەن بەکاردی ئایا کەسێ لە مزدەلیفە دەرچوو ئەتوانێت مەسەلەن بچێت بۆ حەرەم بەڵێ بۆ چونکە ئیفعل ولا حەرەجە پێنج واجبات و ڕوکنی تایە سەر چاکردنە حیوان سەر بڕینە ڕەجمی شێتانە تەوافە سەفا و مەروەیە دروستە ئەگەر حتا لە مزدەلیفەش ڕێگەی مینای نەبوو بۆ نمونە بچێتەوە بۆ ئوتێلەکە بچێتەوە بۆ حەرەم لەوێ دەست پێ بکە بەڵێ دروستە ئێوارەکەی گەیشتە ڕەجمی شێتانیش هەمووی ڕوخسە دراوە خوا پاداشداتەوە جەنابی مامۆستا لە ڕووی ئیداریەوە جەنابی کاک حاجی ئایا چۆن ئێوە یعنی تەفویزی ئەو هەموو حاجیەتان پێ دەکرێت یان با بڵێم بەڕێوەبەرایەتی حەج و عومرە چۆن ڕێنمایی و تەوجیهات دەداتە کۆمپانیاکانی حەج و عومرە بۆ ئەوەی کەوە ئاسانکاری بۆ حاجیان بکرێت بەڵێ مامۆستای بەڕێز سەبارەت بە ڕێنماییەکان تەبەن هەمووی لە بەڕێوەبەراتی گشتی و دواتر بۆ بەڕێوەبەراتی شارەکان دابەزێ هەموو بەڕێوەبەراتیەکانیش گروپێک هەیە لە بینی حەملەدارەکان و بەڕێوەبەراتی گروپ مەبەست گروپی واتساپ گروپی واتساپ بەڵێ مەسەلەن بەڕێوەبەراتی کە تعلیماتێدا ئەبەزێنێ ئەتر پێویستە حەملەدارەکان پابەند بن بە تعلیماتەکەی بەڕێوەبەراتیەوە ئەو کاتە بۆ نمونە بۆ دەرچوون بۆ عەرەفە بۆ دەرچوون بۆ شوێنەکان بەپێی بەرنامەیەکە کە لێدانەوە هەڵبەتە ئەوانیش پابەندی بەرنامەی وەزارەتی حەجی سعودیان چونکە متەوەفە دەستەی باڵی حەج و عومرەی عێراقی هەم عێراقی هەم لە سعودیە متەوەف هەیە لەوێ طبعا عێراق و کوردستان هەر یەکەی متەوەفێک لێ ویشەکانیان بۆ جێبەجێکرا متەوەفەکە لێ پێڵێ بۆ نمونە ئێوە بۆتان هەیە لە سعات ئەوە بۆ ئەوە نەپچن بۆ ڕەجمی شەیتان یعنی هەمووی بە بەرنامەیەکە کە وەزارەتی حەج لێوێ بەرنامەکەی تەوزیع کردووە عێراق فڵان کات بڕوە متەوەفەکە تەبلیغی هەی ئەو بەڕێوەبەراتی گشتێکە ئەوانش تەبلیغی هەموو حەملەدارەکانەکەن ئەمانش پابەند دەبن بۆ بەرنامەی و بە بەرنامە ئاچن بۆ واجباتەکان بەڵێ ینی پێشەوەی بچمە لای ئەو بەڕێزانەی کە پرسیاریان ڕەنگە هەبێت چ داواکاریەکت لە حاجیان هەیە پابەند بن بەو ڕێنمایانەی کەوا ئێوە تەوجیه و ڕێنمایینە بۆ ئاسانکاری و بۆ سەلامەتی ئەوان دیارە وەزارەتی حەج بە هەموو توانای خۆیەوە حەزەکە حەجێک ئەنجام بدرێ سەرکەوتوو بێ و کێشە و مەشاکیل نەبێ خەڵک ناڕەحەت نەبێ لەبەرەوە هەموو توانای خۆی خاتە گەڕ وەزارەتی حەجی سعودیە کە حەجەکە بە ئاسانی بڕوە طبعا دواتر هەموو وڵاتانیش بیعثەی هەموو وڵاتان ئەمانیش هەوڵەدەن زۆرترین خدمەتکەن و حەجەکە بە شێوەیەک ئەنجام بدرێ کە سەرکەوتوو بن لە حەجەکەیان بۆیە بەڕاستی حاجیانی بەڕێز هەم لە خوشکان لە برایان هەتا بتوانن پابەندی حەملەدارەکەیان بن ئاسانکاریە بۆ خۆیان بەڵام ئەگەر خوا نەخواسە پابەند نەبن مەسەلەن بێسەروبەریەک دروستە بێ هەرکەس بۆ خۆی ڕۆ ئێمە چەند جار خەڵکمان بینی وەکو پێویست پابەند نەبووە بەتەنیا حەزی کرد وتێتی حەزەکەم بە پێ بڕۆم بۆ ئەو شوێنانە بڵێ زۆر ماندوو بوو هیلاک بۆ ڕەنگە ئەجری گەورەتری دەستکەوتە بێ بەڵام بەڕاستی مەشەقەت و ناڕەحەتی زۆری بەسەر هاتووە بەڵێ خوا پاداشداتەوە بەڵێ جەنابی مامۆستا
دێمە لای ئەو بەڕێزانەی کە پرسیاران هەیە لە برایان دەست پێ دەکەم مامۆستا زرنگ. بسم الله الرحمن الرحیم. وەڵا بۆ مامۆستای بەڕێز دوو ڕۆژ ڕەجممان هەیە. بەڵێ ڕەجمی شێتان. ئەو دوو ڕۆژە ئەبێت ئەوەی وەکو خوێندومانەتەوە بیستومانە دوای زەوالە. بەڵێ لە دوای نیوەڕۆ ئایا پێش زەوال ئەتوانین ئەو ڕەجمە ئەنجام بدەین؟ بەڵێ تەواو پرسیارەکانە خۆش مەسەلەی يعني افعل ولا حرج تەنیا بۆ تەرتیبی هینەکان نییە، مەسەلەن واجبات و ڕوکنەکان نییە کە لە ڕۆژانی جەژن ناکرێت، بەڵکو حتا بۆ ئەوەشە وتراوە. أفرمي عبد الله كوري عمري كوري عاز رزاي خواي يوري ليبي أفرمي فما سئل عن شيء يومئذ قدم ولا أخر إلا قال افعل ولا حرج. الله يكيك لو أنا كبياوي هاتو تيتي ما رميت إلا بعد ما أمسيت من يوارى الرجم الشيطان مكردوه يوارى فرميتي افعل ولا ارمي ولا حرج هر آوى يعني الرقدر آوى طبعا بيشتر لسر سنة بلي بيغمر خاصم لو كاتا كردويتي تقديرك لحجي بيغمر خاصم نزيكي 100,000 كس 120,000 كس بي بلا مثل لو وڵاتێکی وەکو تورکیا وەکو ئێران هەر ئەوە نەخۆیان 100,000 بنێرن بێژگا وڵاتە گەورەکانی وەکو پاکستان وەکو هندستان وەکو ئەندەنوسیا و ئەوانە کە ئەڕوا لەبەرەوە لەسەر افعل ولا حرج ئێستاش فتوایان لەوێ هەڵواسیوە کەوا على مدار الساعة هەموو کاتێک نەمان بینیوە مەسەلەن هەیە عولەما مەسەلەن عالمێک لەوێ مفتیەک بڵێ بۆ نمونە لە شەوا داخرێ نا شەو خەڵک 12 شەوە چێ يعني ڕەجمی شەیتانەیە. بەڵێ خوا پێداشداتەوە. بەڕێز کاک ئەحمەد پرسیارت هەبوو؟ بەسم بەیانەکەی هەموو کاتێکەکرێت هەموو کاتێک یعنی هەر کاتێک ئینسان بڕوە لە ئێوارەوە لە مەغریبەوە تۆ ناو ڕۆژێکی ئەوەی کاک زرنگ دەڵێ يعني قبل الزوال يعني بعد الزوال زمان با من پرسیارەکە بکەم بۆ ئەوەی بینەران لێمان حاڵی بن ئایا زەوال يعني چی؟ زەوال يعني نیوەڕۆ ئەو کاتێکەوە دەدەخە چارەکێ بەر لە نیوەڕۆیە بڵێن لەوێ 12 و چارەک 12 و 20 دقە بانگە بێ بڵێن لە 12 کردوێتی زەوالەکە لەوێ پێغەمبەر خۆسەم ڕەجمەکەی کردووە و گەڕاوەتەوە لە خیف لەوێ نوێژەکەیان کردووە. بەڵام تۆ هەر کاتێک بڕۆی سعات 5 ڕۆی سعات 10 ڕۆی سعات مثلا 2 ڕۆی افعل ولا حرج ارمي ولا حرج هەر بغیری ئەوە یعنی بە نەسی شاتووە کەوا لە هەر کاتێک ئینسان بچێ ڕەمەکەی بکات دروست گەیشت مامۆستا زرنگ دەستت خۆش بیاخۆ مامۆستا ئەحمەد جان فەرموو. ماوەسای بەڕێز خۆی گەورە پاداشتان باتەوە لە ئەو بەڕێزانی کە ئەچن بۆ حەج هەندێک کەسێ فەخر بۆ کاڵێ نوێژی جەژنم لە مزگەوتی حرام کردووە ئایا حاجی نوێژی جەژنی لەسرە یاخودنا بارك الله فيك خۆی گەورە زای خێرتەما حاجی نان جومعی لەسرە نان نوێژی جەژن ئەو حەجەی پێغەمبەری خوا سەڵام ڕۆژی جومعە بووە جومعی نەکردووە و بەیانەکەیشی نوێژی جەژنی نەکردووە يعني ئەوە نییە کەوا بڵێن وەڵا ئێمە شتێک ئەکەین لەو باشترین نەخێر حەدمان نییە و بۆ حاجی نە جومعە نە جەژنی هەیە بەڵام نیوەڕۆیەکەی کردووە دواتر بەڵێ نیوەڕۆ کرێ ئەوە نیوەڕۆوەکو فەرز یعنی نوێژی جومعە لە عەرەفە بووە نوێژی نیوەڕۆی بە قەسر کردووە لەگەڵ عەسرا بۆ ئەوی کە دەستی بەتاڵوێ بە دوعاکردن نە جومعە نە جەژن. خوا پاداشداتەوە. مامۆستا حاجی ئاری جان فەرموو قوربان. بسم الله الرحمن الرحیم مامۆستای خۆی گەورە سەربەرزتان کە زای مامۆستا میژۆ پرسیارەمی وەڵا کە کاتی مەغریب کە لە عەرەفات دەرەچی بەرەو مزدەلیفە وەکو واجب ئایا واجبە شەو بمێنیتەوە لە مزدەلیفەیە و هەندێک هەیە ڕوخسەت هەیە بەساب جانم باست کرد بەڵام هەندێک سەرقافڵە هەیە بۆ نمونە ژن هەر لە شەو بڵێ درنگانی شەو یا زووە هەمیانە بن ئەچن بەرەو بڵێ مینا بۆشیدان ڕەجمکردن و هەندێکیشان ئەچن زوو ئەچن بۆ جان حاجی ئەحمەد باسی کرد ئەچن وەکو چۆڵیکەیەنەوە ئایکن بە شانازیەک زوو ئەچنە حرەم و بڵێ ئەو نوێژمان لەگەڵ ئاما کرد لەگەڵ بڵێ حرەما و ئێوە نوێژتان نەکردووە نەهاتن ئەبێتە دوو ئاشۆنێت لە ڕاوکیە لەگەڵ حاجیەکان دروستەکەن ئایا جنابەت معلوماتێکمان بیتی ئەوە بۆ شێوەیە هەندێک کەس لێ زوو دەرچوون لە مزدەلیفە زوو دەرچوون لە مزدەلیفە بەر لە نیوەی شەو دەرچوون هەر کەسێک دەرچی حیوانێکی لەسرە چونکە ئەگەر مزدەلیفە ڕکن نەبێ کە حەدیسەکە ئەو کەسەی کە پیاوێک ون بوو ئەفەرمە شەو گەیشتە عەرەفە پێغەمبەری خوا سەڵام عەرەفە و مزدەلیفەی بێک و باسکرد هەندێک ڕێی وایە کە ڕوکن بێ
بەڵام هیچ نەبێ واجبە هەر کەسێک بە لە نیوە شەو دەرچێ ئەوە حیوانێکی لەسرە ماوەی نیوە شەوەکە دیاری نیوە شەوەکە طبعاً بە زستان و هاوین ئەگۆڕێ لە مەغریب بۆ بانگی بەیانیە ئەو حسابی بزان نیوە شەو چەندێکە هەرچەندە تەقدیری ئەسمایەکشی ئیمامی ئەبوبەکر فەرمێتی تا هەل غاب القەمەر یعنی چاوەڕێی مانگی کردووە ئێمە حسابی مانگمان کردووە یعنی یەکی شەو بۆ تقریبا یعنی سعادێکی شەو بۆ بەم هینە لە ناوەڕاستی مەسەن مانگی حوت و هەشتوانە کە حەجمان کردووە بینیمانە ئەو کاتێ هەر کەسێک بەر لەوە دەرچێ حیوانێکی لەسرە هیچ نەبێت لە دوای نیوە شەو ئەگەر دەرچوو لەبەر عزری ئەو ئافرەت و نەخۆش و مەسەلەن ئەوانەی لەگەڵایە ئەو کاتە یعنی ڕوخسەتەکەی وەرگرتووە ئەگەنا سونەتەکە تا نیوە ڕۆیە تا بەیانی عفۆن تا بانگی بەیانیە ئەجار سنت نییە یەکسەر تۆ بچێ بۆ حرام مەسەن لە من چوومە بۆ حرام چونکە ئەگەر سونەتەکە سنەتی بەیانی ئینسان سنەتی نوێژی بەیانی وایەکەوە قل يا الكافرون قل الله أحد خوێنێ دەی کەسێک بچێ سوورەی بەقەرە و ئال عیمرانی تا بخوێنێ خلافی سنەتی کردووە بەڵێ خۆ قورئانی زیاتری خوێندووە بەڵام سنەت ئەوەیە کەوا ئەمە بکەی لە دوای مزدەلیفە خەڵکەکە بڕۆی بۆ کوێ بۆ ئەوەیە کە نەکەوێتە قەرەباڵخی بەیانی مینە بۆ ئەوەیە کە زوو ڕەجمەکان کەن و دەرچن بەڵێ خۆ پاداشداتەوە بەڕێز کاک حاجی شێخ محەممەدیش ناوی دەرچووە ئەو ساڵ بۆ حەج دە ئینشاءڵڵا ئەمە پیرۆزبایی و دوعاخێرت بۆ دەکەین بزانین هیچ پرسیارێکت هەیە ئاڕاستی جەنابی مامۆستا بکەیت مایکەکە نزیکەوە مانەوە لە میناش هەموو شەوەکە واجبەیان نیوەی شەو و هەم ئەو هەندێک کەسەیە ناتوانێت لە مینا بمێنێتەوە بە حیوان سێبرە نەجاتێ بێت لە مینا لەو دوو شەوی مینا واجبە کە شەوی یانزە و شەوی دوانزەی قوربانە زیل حجەیە ئەو دوو شەوە واجبە واجبەکەیشی ئەوەنەیە مقدارێکی یعنی نیوەی شەوە مەسەن شەو بکرێتە دوو بەشۆ لە نیوەیە تا نیوەی بمێنێتەوە بۆ نمونە یا لە نیوە شەو تا بەیانی یانەکو لە ئێوارەوە تا بەیانی بمێنێتەوە ئەمە واجبە هەر کەسێک نەیتوانی بە هەردوو شەوەکە پێوتێ مەبیت لە مینە یەک حیوانی لەسرە کەسێکە نەیتوانی مەسەنەن لە ئوتێلەکە بێنێتەوە خەڵکێکەکە هەر ئەسڵەن بۆ ڕەجمی بۆ جەمەراتیش ناتوانێت بێتەوە یەکێک کاتە وەکیل ئەوە حیوانی ناوێت ئەو حیوانە جگە لەو حیوانەیە کەوا نیەتی تەمەتوعی هێنا بەڵێ ئەوە حیوانێکی ترەوە لە بەرەوەی کە تەمەتوعی کردووە بەڵام یەکێک لە واجیباتی حەج کە مانەوەیە لە مینا بۆ دوو شەو بۆ هەردوو شەوەکە یەک حیوانێوێ بۆ هەر کەسێک کە نەیتوانی بڕاتەوە یا هەر نەڕۆشت و یا بۆی نەکرا یا دوور بوو یا هەر عزرێکی بوو بە یەک حیوان نجاتێبی بەڵێ خوا پاداشداتەوە مامۆستا شۆ پرسیارت هەیە والله مامۆستاگیان خوا جەزاواتەوە پرسیارەکەی من دەربارەی ڕەمی جەمەراتە ڕەجمی شەیتانە دوو بەشە یەکەمیان چەند ڕۆژ واجبە و چەند ڕۆژ سونەتە ئەمە بەشی یەکەمی دووەمیش ئەگەر کەسێک نەتوانێت ڕەجمی شەیتان کە ئایا نەخۆش بێ یا نەخۆشکەوێ یا نەتوانا بێ کەسێکی تر بە وەکیلی نیابەتەن بۆی بکە هیچ کێشەیەکی شەرعیتی هەیە لە پرسیاری دووەمە دەست پێ بکەین وەکالەت دروستە یعنی نیابە کەسێک بنێرێ لە جیاتی خۆی دوای ئەوەی کە خۆی ڕەجمەکەی تەواو کرد ئەنجا بۆ ئەو بیکە چۆنێکە مەسەلەن یعنی کە خۆی تەواو بوو ئەنجاڵێ ئەمە لە جیاتی فڵان کەس ئەمە دروستە ئەوەکەی تری کە چەند ڕۆژ واجبە 49 بەرد واجبە یعنی یەکەم ڕۆژ کە حەوت کە شەیتانی گەورە بە حەوت بەرد ڕۆژی دووهەمی جەژن با بڵێن ئاوا دووهەمی جەژن هەر سێ شەیتانەکە 21 کارێکی حەوت ڕۆژی سێهەم ئەویش 21 ئەمە 49 بەڵام ڕۆژی چوارەم ئەگەر کەسێک تە ئەخۆری کردبوو ئەبێتە سونەت دووەی ئەبە بێتە هەفتا برد یعنی تا سێ ڕۆژ یەکەم ڕۆژ یەک شەیتان دووهەم ڕۆژ و سێم ڕۆژ هەر سێ شەیتانەکە ئاوە ئەگەر بە بەرد حسابیکەین یعنی هەر ڕەجمێک حەوتەکە ئەبێتە 49 بەڵام ئەگەرەک و مایەوە بۆ ڕۆژی چوارەم ئەبێت 21 تر ئەبێتە هەفتا برد ئەگەر ماوە دەڵێ جەنابەت دەفەرمێ ئەگەر ئەو ئەگەرە لە بەرچی ئەو ئەگەر نەماوە ئەگەر جاری وایە قافڵەکە دەرەچێ بەڵێ یعنی خەڵکێکە مەوعدی مەسەلەن دەرچوونی خۆ ناتوانێت لە قافڵەکەی دەرین خەڵکێک هەیە زۆربەی خەڵک تەعەجولەکە یعنی کەیتر واجباتەکان تەواو بوو هیلاک بووە خەڵکمانوو بووە شەرعیش تەقدیری ئەوەی کردووە کە لەسەر لە عەرەفاتە هیچ عوزرێک نییە بۆ کەس یعنی ئەبێ هەموو کەسێک خۆی حوزوری بێ بۆ ئەوێ دوای ئەوە مەسەلەن مزدەلیفە ئەبێتە نیوەی شەو دوای ئەوە شتەکانی تر نیابەیە وەکو حیوان سەربڕین وەکو ڕەجمی شەیتان بە وەکالەت ئەکرێ ئەمانە یعنی بەشتی تر ئەکرێ بگونجێ یعنی بگۆڕێ
بەڵامەکو هەندێکی کەفارەتی لەسرە حیوانێکی لەسەر وەکو مانەوە لە مینە هەندێکیش بە نیابە یەکێکی تر ئەتوانێ بیکە ئەوەی چوارەم ڕۆژ ئیتر چونکە خەڵ تەواوی لاک بۆ زۆربەی خەڵ نایکە بەڵێ ڕوخسەتیش هەیە بەڵێن سونەتە نیکە بەڵێ خوا پاداش داتەوە ئەگە بێمە لای خوشکان بزانم خوشکە یوسرا پرسیارت هەیە با لە خوشکە یوسرا دەست پێ بکەم خی گەورە پاداشتان داتەوە وڵی من پرسیارم وەیە حەجی وەداینە تەوافی وەدا بۆ ئافرەت چۆنە و ئەگەر ئەتوانی کەسێتر لە جیاتیابیکە و پرسیارەکەی منە یەکێک لە واجباتی حەج لەو حەوت واجباتە تەوافی وەداعە بۆ کەسێکەوە مەسەلەن لەگەڵ خۆی بێ یانەکو لەگەڵ ڕەفیقەکانی بێکە لەگەڵ حەملەدارەکە یعنی لە وەجبەکەیە کە ئەگەڕێتەوە بچێ تەوافی وەداعکە ئەمە یەکێکە لە واجبات ئەگەر هەر کەسێک جێبێڵێ حیوانێکی لەسرە ئیلا مەگەر ئافرەتێک کە لە عوزری شەرعیا بێ ئەو کاتە هیچی لەسەر نییە بەڵێ ینی وەکالەتیشی پێویست نییە وەکالەتیش پێویست نانە هەر لەسەری نییە سەوەکو کەسێک نەتوانێت بچێ بۆ حەج ئیتر یەکێک بڵێ حەجم بۆ بکەن ئەو لەسەری نەبووە تاوەکو بڵێ خەڵکێکی تر بۆی بکرا لەسەری نییە و حەجەکەیشی تەواوە بەڵێ خوشکە دڵکەش فەرموو سەرەتا دەستخۆشیتان لێ ئەەکەم دەستخۆشی لە مامۆستا بە ڕێزانە ئەەکەم کە ئیمڕۆ حزۆریان حاضر بووە و بە تایبەتی دەستخۆشی لە کاک حاجی ئامانجەکەم خاوەنی کۆمپانیای پارێزان کە هەمیشە پێشەنگی جوانی و ڕێکوپێکی بوون لە هەموو کارەکانیانە خی گەورە سەربەرز و سەرفرازیانکە من یەکەم پرسیارێکم ئاڕاستی مامۆستا ئەکبەری ئەەکەم و پێشنیارێکشمێ بۆ خوشکان یەکەم پرسیارەکەم ئەوەیە ئایا ئەم خوشکە کە نیەتی هێناوە بۆ حەج ئایا ئەکەوێتە سووڕی ماڵانەوە ئایا هیچ ئیشکالێک لە ڕۆژی عەرەفا بۆی دروست ئەبێت ئەمە پرسیارەکەم بەڵێ ڕۆژی تەواو پرسیارەکە بەڵێ ڕۆژی عەرەفە یعنی وقوفی عەرەفە حاضر بوون لە عەرەفە هیچ تەهارەیەکی پێویست نییە یعنی بە دەلیلی ئەوەی کە دایکی ماداران عایشە کا فەرمێن لە حەجا لە ڕێگەی حەجا گریا پێغەمبەری خوا سەلام زانیکەوە نوێژی لەسەر نەماوە فەرمووی افعلی ما يفعل الحاج غير أن لا تطوفي بالبيت أو كحاجة إكابيك إلا طواف نبي چونکە طواف حكمي نوێژی هەیە يعني نيتينان عرفة مزدلفة مينا رجم شيطان حيوان سربرين سر چاکردن ئەمانە حتا سەفا و مەرۆژ بەڵامەکو خەڵک لای خۆمان یعنی هەدا إلا سەفا و مەرۆ تابع بە ئەفەرمێ إلا طواف نەبێ لەبەرەوە وەکو تەقدیرن خۆشی باسیەکە لە عەرەفا دایکە عایشە لە بێنوێژیە بووە ئەفەرمێ شەوی جەژن پاکو بوومە تۆ خۆم شۆردووە یعنی هیچ ئشکالێکی نییە چونکە ئەگەر وا بێتە ڕەنگە ڕوبع لە ئافرەتان نیوەی ئافرەتان حەجەکانیان بەتاڵ بێتەوە ئێمە عوزرێکە مادامەکو خی گەورە فطرەتی وا دروست کردووە هیچ ئشکالێکی نییە مادام پێویستی بە تەهارە و بە دەستنوێژ و بە پاکی و بەوانە نییە ئەی لە تەوافکەوە باسی کرد جەنابی مامۆستا بەڵێ ینی لە تەواف ئەگەر تووشی ئەو حالەتە بوو چی بکات کە شارەزاژ نەبێت لە کاتێکدا بۆ نمونە لە تەواف ناکات تاوەکو پاکە بێت و ئەگەر لە حاڵەتێکە هەرگەیشتە ئەوەی کەوا مەسەلەن وەجبەکەی ئەگەڕایەوە ئەو کاتە لا یوکەلیف الله نەفسا إلا وسعها خۆی شوا و خۆی قایمەکە و ئەچێ تەوافێکەکە و ئیتر خی گەورە لێ ناگرێت لەبەرەوەی ئەمە شتێکە مەسەلەن ڕەنگە ئەگەر تۆ وەجبێتر بوەستی تاوەکو مەسەلەن ئەمانە خەڵکێکی تر ئەجێڵن یانەکو مەسەلەن خەڵکی تر مەسەن کەوێتە ئەو بەڵێ بەڵێ ڕازفەن خوا پاداش داتەوە پێشنیارەکەشم ئەوە بوو بۆ خوشکان کە داوایان لێ ئەەکەم لێرەوە ئایا بۆ سەفەری حەج بیان بۆ سەفەری عەمرە بێ تکایان لێ ئەەکەم ئەم لەچکە کە کۆمپانیا هەڵ ئەسێت بە ئامادەکردنی ئەم لەچکە کەوا لۆگۆی ئەو شەریکی پێ هەر شەریکەیەک بێکە لەگەڵی ئەڕوا لۆگۆی شەریکەکەی پێوەیە و ژماری ئەو متعاهیدانیان ئەو برانی کە چاویان لێمان و سەرپەرشتیارمانن ژماری مۆبایلەکانی لەسرە زۆر شتێکی باشە کە بەسەریانەوە بێت داوایان لێ ئەەکەم چونکە لە ڕۆژی عەرەفا خۆمان کە لێ ئامادە بووین ئەلحەمدولیلا بەو لەچکا یەکتریمان ئەدۆزیەوە زۆر کات زۆرینەی کات لە دوور و ئەمانزانی کە ئەم شەریکەی پارێزان کە ئەم لۆگۆی کە پێوەی لە دوور و ئەمان بینی ئەچوین ئەمادۆزی و ئەمان هێنایە بۆ جێگاکەی خۆی تکایان لێکم کە بیریان نەچێ ئینشاء الله خوا پاداش داتەوە دەستخۆش بخۆشکە سارا سەرەتا بە ناوی خی گەورە سپاسی مامۆستای بەڕێز دەکەین بۆ ڕێنماییەکانی پرسیارەکەی من ئەوە بوو مامۆستای بەڕێز ئایا خانمان دروستە کەسێ بکەن بە وەکیل لە کاتی شەیتان ڕەنجمکردنە کە بیکات بەڵێ بەڵێ وتمان ئەو شتانە کە واجباتە هەندێکیان ئەکرێت کە بە وەکالەت بە نیابە بکرێ وەکو ڕەجمی شێتان وەکو حیوان سەربڕین
ئەگەر خۆشی نەچێ بۆ حیوان سەربڕینەکە خۆشی نەچێ بۆ ڕەجمی شێتان ئەو کەسێک کە کاتە وەکیل ئەبێ خۆی یەکەم جار ڕەجمەکە بکە ئەجا ڕەجمەکە بۆ فڵانەکە دروست ئەمەش ئاسان کارێکە چونکە خەڵکی لاگ بووە لە کۆتایەکەیە واجب ڕوکنە گەورەکە کە عرفەیە خەڵک زۆرێک لەوێ نەخۆشەکەوێ مەسەلەن توانای نامێنێ هاتو چۆی نامێنێ بۆ ئاسانکاریە. خوشکە سەمیرە پرسیارت هەیە؟ زۆر سپاسەکەین بۆ خوشکە سارا؟ بێ زەحمەت مامۆستا چاوایەکەوەکەنە کە ئافرەتانی ئەگەر بەبێ مەحرەم بچنە حەج فەریزەی حەج بەجێبێن پێویستەکات ینی ئیلا بێ مەحرەمیان لەگەڵا بێیانە. بەڵێ وڵا پرسیارێکی وەجیهە. بەڵێ وڵای حەدیث یعنی نەس هەیە لەسەرەوەی کە ئافرەت بەبێ مەحرەم نابێ بڕوای یعنی فەرمێ پیاوێک هادوتی من خۆم نامنووسیە لە غەزوەیەکا بچم بۆ جیهاد و خێزانەکەمە چێ بۆ حەج فەرمی بچۆ حەج لەگەڵ خێزانەکە تا بکە و نەسی لەسەرەکە ئافرەت لە ڕێگەی مەسەل مەسافەی ئەوەنە بەبێ مەحرەمیانەک و بەبێ مێرد نابێ بچێ سەفەرکە ئەمە لەبەر ئەوەیەکەوە سەفەرەکە یەکەم زۆری پێشیەوە دوو هەم پێویستی پێ بێ ئەم ئافرەتە کەسێک بەدەمی ببێ خاصەتەن لە حەجا زۆرێکی ئەوانن تەمەنیانێ بێ نەخۆشەکەون ئەوانە ئەبێ بەڵامەکو یعنی فتوایەک هەیە ئەگەر لە حاڵەتێکە طبعا ێستا وەزارەتی ئەوقاف مەسەلەن مەجموعەیەکی زۆری داری و طبی و حملەدارەکان و معنە کە غەمی حاجەکان خۆن ئەو ئافرەتانەی کە یەکەم سەفەری ئێستا فیتنەیتیانە چونکە خەڵک لە سەحراوش نامێنێتەوە و مەجموعەیە ئافرەتی بە تەمەەن بوون و مەسەلەن خۆیان بە خۆیان بن ئەو کاتە دروستە بەڵام ئەمە یعنی هەموو جارێک ئیشی پێ نەکرێ ینی لە ڕووی ئەوەکەوا مەسەن بکرێت شتێکی بڵێ مەرجی تایە مەسەلەن هیچ فیتنەیەکی لێ نەکەوێ و مەجموعەیە ئافرەتی استیقابن بۆ نمونە بەیەکۆ بن و مەسەلەن کەس بێت ڕێعایەتی ئەمانیان بکە بۆ ئەمانە طبعا احتیاطاتی ئەمانە کراوە ئێمە هیچ مشکلەیەکمان نەبینێ لەو ئافرەتانی کە ئەچن بۆوێ ئەو خەڵکە هەمووی وای لێ دێ بەیەکۆژی ئەڵێ وەکو یەک خێزانی لێ دێ بەڵامەکو لە نەسەکە احترامەن بۆ یعنی ڕێز بۆ نەسەکە ئەفەرمێ بەبێ مەحرەم و بەبێ مێرد نەچێ بۆ حەدەشداتەوە خوشکە گوڵاڵە پرسیارت هەیە؟ فەرموو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. وبرسیارەکەی من ئەوەیە بێ زەحمەت مامۆستاییان سەبارەت بە جلوبەرگی ئافرەتان ئایا ڕەنگ دیاری کراوە چە زۆر ئافرەت لەو کاتا کێشەی بۆ دروستە بێ بۆ نمونە زۆر جار جلوبەرگێکی سپیەکە لاشەی وەکو پێویست ناشارێتەوە یان شتێ واجبە ئیلا ڕەنگی جلەکە سپی بێ یان ئاساییەکە ڕەنگێکی تریش بێت؟ وەڵاهی ئەوەی کە باس کراوە لە جلی سەحابە ئەوەیە کەوا ڕەنگی تاریک بێ یعنی ڕەش بێ قاوەیەکی تۆغ بێ بۆ نمونە نیلیەک بێ شتێکی لەو بابەتانە بێ يعني بەڵێ مەسەلەن جلێکی نا ڕەنگا و ڕەنگە بێ نەوەکو زۆر مەسەلەن سپیش نەمبینیوە لە هیچ نەسێکاکەوە ئەو جلانە لەبەرکەن مەسەلەن بۆ ئەوە بێ کە پیاوان مەسەن ئیحرام لەبەرەکەن ئەوانیش سپی بێ نەوەڵا ئەفەرمی ئەوەی کە لە بەریان کردووە ئەفەرمێ نەناسراونەتەوە یعنی جلەکانیان هەمووی لە یەک چووە ئەفەرمێ لە هەندێک ڕوایەتە ماسن باسی ڕەشەکرێ ئەفەرمێ ڕەشیان لەبەرکردویان ڕەنگێکی تاریک بێ کە هیچ ناسینەوەیکی تیان نەبێ ئەستن خۆی یەکێک لە یعنی لە هینەکانی حەج یعنی خاکیبوونە و ئامێدبوونە لەگەڵ خەڵکا و جانەکردنەوەیە یەکێک هەرێکێک جۆرە جل لە بەرکا و کاتە مەفهومی حەجەکە دەست ناکەوێت. خۆ پاداشتاتەوە جەناب مامۆستا جەنابی کاک حاجی خوشکە دڵکەش هەر ئەو پرسیارەی منی کرد بەڵام من بە شێوازێکی تر دەکەم ئایا چی پێویستە لەسەر حاجی سەبر و ئارامی و سینە فراوانی بووە پابندبوون بە ڕێنماییەکانی حملەدار بە ڕێنماییەکانی وەزارەتی ئەوقاف بە مرشیدین بۆ ئەوەی کەەوە حەزیەکی تەندروست و سەلامەت بکات؟ بەڵێ سەبارەت بە وەکو کەمێک ئاماژەماندا پێدا پێشتر هەموو ڕێنماییەکان لەسەرەوەدا ئەبەزێ بابنین لە وەزارەت بەڕێوەبراتی بۆ حملەدارەکان ئەو عمرەکارە بەرزانان حاجیانی بەڕێز هەرچەند پابند بن لەگەڵ حملەدارەکەیە ئاسانکاری بۆ ئەوانەکە تەبەن لە سنووری شەرع بۆیە بەڕاستی پێویستە لە خوشکان و برایان حاجیانی بەڕێز هەتا ئەتوانن گوێڕایەڵی حملەدارەکەن چونکە شتێکیان پێ ناڵێ کە خوا نەخواست لە زەرریان بێت بەڵکو هەر ڕێنمایەکدا ئەبەزی هەمووی بە خزمەتی حاجیە چەنە پابند بن ئەوەنە بۆ خۆیان حەجێکی تەندروست و ئینشاءڵڵا باشتر و سەلامەتر و بەبێ کێشە ئەنجامەدەن بۆیە پێویستە لەسەریان بەڕاستی لە ڕووی شەرعیشەوە جەنابی مامۆستا شارەزا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەگەر سێ کەس چوون بۆ سەفەرێک ئەبێ کەسێک لەو سێ کەسە ئەمە ئەمیر بێ برا گەورە بێ حملەدارێک کە 45 کەسی لەگەڵا یان 40 کەسی لەگەڵا ئەم 40 کەسە لە ڕووی شەرعی و واجبە لەسەریان گوێڕایەڵی ئەو حملەدارە بن بەزۆکو عەرزمانکردن لە سنووری شەرع بۆیە پێویستە پابند بن بە ڕێنماییەکان گوێڕایەڵ بن
بۆ ئەوەی کە ئینشاءڵڵا لە هەموو شوێنەکان بە ئاسانترین شێوە مەناسکەکان ئەنجام بدەن. بەڵێ جەنابی مامۆستا پێشەوێ مەلای جەنابەت کۆتا قساوە شتێکی ترم بە خەیاڵ هاتەوە جەنابی کاک حاجی سەبارەت بە بەدەلحەج بە تایبەت ئێستا ڕێکلام و شت زۆر دەکرێت بۆ بەدەلحەج ئەگە دواتر لە ڕووی شەرعیەوە جەنابی مامۆستا پرسیاری لایەنە شەرعیەکەی لێ دەکەم بەڵام ئایا لە ڕووی پارە لە ڕووی ئیشە ئیداریەکان ئایا ئەو شێوازە بەدەلحەجە چۆنەکەوا دەکرێت؟ پرسیارێکی زۆر پێویستە بە تایبەت لەم کاتەیە وەکو جەناب فەرمیشە بینم هەندێک جار بەداخەوە لە کەناڵەکانی شاجاریوە ڕێکلامی بۆ ئەکرێت مەسەلەی بەدەلحەج لە ئەساسا وەکو مامۆستا باسێکە خۆی لە ئەساسا دروستە و ڕێگە پێدراوە کەسێک کە خۆی مردە بێ یان توانای نەبێ جەستەیی توانای نەبێ بچێت بۆ حەج بەڵام مادی توانای هەبێ دروستە ئەم کەسە کەسێک بنێرێ لە جاتی خۆی حەجی بۆ بکە ئەمە ڕێ پێدراوە لە ڕووی شەرعیەوە بەڵام بەداخەوە ئێستا ئەتوانین بڵێن لە 90 زیاتر ئەمیشە ئەنجام نادرێ وەکو خۆی چۆن هەتا ئەم ساڵانەی ڕابردوو کە ئێمە زەمنێکە لەم ئیشاین هەتا ساڵی کۆرۆناکە تقریبا تا 2019 حکوومەتی سعودیە ئاسانکاری زۆرە کرد بۆ تەڵەبەکان لێوێ هەمووی لە کولی شەریعە و لە جامعی ئیسلامی و لە دارالحەدیث و هەموو ئەو معهەد و جامعانەی کە هەبوون حکوومەت ئاسانکاری بۆ ئەکردن ساڵانە ئەچوون حەجیان ئەنجامەدا باش تەسریحیان پێویست نەبوو یان تەسریحی ئەدانێ هەڵبەتە ئەوان زۆربیان خۆیان حەجیان کردبوو حەجەکە داهاتێ بوو بۆ ئەوان ئەیان کرد بە بڕێک پارە مەسەرەن بەشی چەند مانگێک مەسەفیەکردن ئەمە بە هەر حاڵ بەڵام لە دوای 2019ەوە لەوێ حکوومەتی سعودیە زۆر ڕێو شوێنی توند ئەگرێتە بەر یعنی ئەتوانم بڵێم لە 90 زیاتری کۆنتترۆلی هەموو ڕێگا و بانشتەکان ئەکا کە نایڵێ خەڵک بەبێ تەسریح حەج ئەنجامدا وەکو بەردەوام ئەڵێ لا حەجە بلا تەسریح بەردەوام ئەمە بڵاوکەنەوە فتوای دەسەرهێنن حەج ئەنجامدان بەبێ تەسریح زۆر قورسە ناکرێ ئیلا بەدەگمەن ئەوەش کە تەسریحی ئەدرێتێ حکوومەتی سعودیە تەسریحەکەی داناوە مثلا تیاتی بە 10,000 ریال تیاتی بە 20,000 ریال تیاتی بە 30,000 کە دەکاتە پارەیەکی زۆری کەمترینەکەی ڕەنگە سەروی 20 وەرەقە و 25 وەرەقە بێ زۆرترینەکەی ڕەنگە بچێتە سەروی دەفتەرێکەوە ئەمە بەس بۆ تەسریح کە تەسریح دەداتی هەڵبەتە کە تەسریحی دایتێ خزمەت گوزاری هەیە شوێنی مانەوە هەیە لە عەرەفە لە مینا خزمەت و ناخواردن و هەموو شتانە لەبەردەستدایە بۆیە بەڕاستی ئەمەی کە ئەبینرێ بەداخەوە من ئەتوانم بڵێم لە زیاتر لە 90 ناکرێ بەڵکو پارە بە هەدەردانێکی زۆرە کە خەڵکانێک هەن کە دویانە بە تیجارەتێ بۆ نمونە کەسێک یە بۆ لای من ئەڵێ حەجێکم بۆ بکەم منڵێم باشە بەسەر چاو بێنە 5 وەرەقەم بەرێ 6 وەرەقەم بەرێ بەدەل حەجێک بۆ ئەکەم پارەکە لە کابرا وەرەگرم ئەمانەتەکە لە سەر شانی ئەو لاچێتە سەر شانی من ئەچمە ئەوێ ئەچمە سعودی ئەچمە مەکە لەوێ خەڵکێکی زۆر هەن لە جنسیاتی جیاوازی یەمەنیە یان خەڵکی ترە خەڵکی هەر وڵاتیەکەی ئەڵێ کاکە بێنە من حەجەکەت من ئەزانم کە ئەو تەسریحی نییە من ئەزانم کە حەجەکەی بۆ ناکرێ ئێستا من چۆن ئەم 5 وەرەقەیە وای دانێ 50 دلاری بخۆم هەڵگرم یان 100 دلاری بخۆم هەڵگرم و 4 وەرەقەی بدەم بە کابرا من دڵنیام کە حەجەکەی بۆ ناکە کە تۆ دڵنیای ئەم حەجەی بۆ ناکرێت لە ڕۆژی قیامەتە لە ئەستۆی توی ئەم ئەمانەتە بۆیە بەڕاستی ئامۆژگاری بۆ خۆم و بۆ هەموو ئەو بەڕێزانەی کە کەسێکیان مردووە سەدان کەس پەیوەندی بە ئێمەوە کە ئەڵێ کەسێکمان مردووە وەسێتی کردو حەجی بۆ بکەین حەزەکەین حەجی بۆ بکەین پارەیەکی لێ بەجێماوە حەجی بۆ بکەن من ئەڵێم یان بەدەر حەجی بۆ مەکەن بەم شێوەیە یان ئەگەر بۆی ئەکەن ئەتانەوێت شتێکی دروست بێ کەسێک کە ئەچێ بۆ حەج خۆی پێشتر بۆ منە حەجی کردووە برایەکی حەملەدارە یان برایەکی شۆفێرە یان برای مامۆسایەکی بەڕێزی ئاینیە کە خۆی پێشتر حەجی کردووە بۆ خۆی ئەسڵەکەش ئەوەیە کە تۆ کەسێک لێرە بنێری حەجت بۆ ئەنجامدا ئەمە بەدەر حەجی دروست و ڕاستە والله ئەعلەم خوا پاداش داتەوە جەنابی کاک حاجی بەڕێز جەنابی مامۆستا بەدەر حەج لە ڕوانگەی شەریعەتی ئیسلام چۆن باس کراوە لە کتێبە فەقیەکان و ئایا ئەو خێر و پاداشتا دەگاتە ئەو کەسەش کەوا بەدەلەکەی بۆ دەکات بەڵێ حەجی بەدەل یعنی کەسێک بۆ کەسێکی تربیکە دروستە بۆ یەکێکە مردوو بێ یانەکو پەکی کەوت بێ یعنی ئین ئەبی لا یثبت على راحلة دی باوکم خۆی ناگرێت لەسەر وڵاغ یعنی ناتوانێت سەفەرکە ئەمە دروستە ئەگەر کەسێکی نزیکی خۆی بێ یان ناسیاو بێ یان کەسێک بێ مەسەلەن یعنی بیناسن و وەسیقە بێ ئەگەر پارەکەی بدەنێ بۆی حەجەکە بکە لە خێری ئەویش کەم ناکە لە ڕووی ئەوەی کەوا مادام ئەو مەبەستی ئەوە نەبووە کە پارە وەرگری ئەو پارەی وەرگتۆ بۆی حەجکە نە حەجکە بۆی پارە وەرگری ئەمە دوشتی جیاوازە چونکە حەج بەبێ پارە ناکرێت لەو عیبادەتانەی کە بە پارە ئەکرێ ئەو کەسە بەڵێ حەجەکەی بۆەوە بەڵامەکو خێری خۆشی ئەنووسێ
و دوعاکانی مەسەلەن نەتوانێ بۆ خۆی بکە واتوانێ هەندێک سونەتی تر هەیە مەسەلەن خۆی لەوێ ئەجرەکەی دەستکەوێ هیچ مانعێک نییە ئەگەرەک و فعلا حەجبی. بەڵێ خوا پاداشتاتەوە کۆتا قسە دەدەمەوە جەنابی کاک حاجی سەبارەت بە حەج چ قسەیەکت هەیە لە کۆتاییەکەی؟ لە کۆتاییە من بەتایبەت لە ڕووی ئیداریات و لە ڕووی خزمەتکردنی حاجیان و کۆمپانیا و حەملەدارەکان. ئاماژگاری خۆم و هەموو ئەو برا حەملەدارانە ئەکەم کە خوای تەعالا ئەو شەرەفەی پێبەخشیون کردوینی بە خزمەتکاری میوانانی ماڵی خوا، چونکە ئەمە بەڕاستی شەرەفێکە خوا بە هەموو کەسی نابەخشێت. من زۆر جار بۆ برا بەڕێزانانم کە لە خزمەتیانم ئەڵێم تۆ سەیریکەن مەلیکی سعودیە بەم هەموو دەسەڵاتی خۆیەوە ئەڵێ خادم الحرمین شەریفین، خۆی بە خزمەتکاری حرمینی پیرۆز زانی. ئێمەش کە با بڵێن مناڵین لەو ئاسایە لە خوارترا ئێمەش کە کەسێکین خوای تەعالا ئەو شەرەفەی پێبەخشیوین ئەمانکە بە خزمەتکاری ئەم میوانانی ماڵی خوا ئەمە شەرەفێکی زۆر زۆر گەورەیە. بۆیە هەتا ئەتوانن ئەو برا بەڕێزانە حەملەدارە بەڕێزەکان هەتا توانیان هەیە صادقانە بە ئیخلاص و خزمەتی ئەم خوشک و برا حاجیانە بکەن گەورەترین ئەجیان دەسەکەن، چونکە ئەو معلومی جەنابتانە کە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم الدال على الخير كأجر فاعله کە من دلیل بم ڕێنیشاندەر بم بۆ ئەنجامدانی ئەم کارە خێرە 40 کەس حەجیان پێ ئەنجام دەم دڵنیام لەوەی بێجگەلەوەی کە خۆم حەجەکەم ئەو خێرەم دەسەکە خێری ئەو 40 حاجیشم دەسەکە کە لە خزمەتیانم. بۆیە کارەکە کارێکی زۆر زۆر پیرۆزە بە هەند وەریگرن ئیخلاصان هەبێت لەم ئیشە پیرۆزەیە خوا هەمووی بە عیبادەت بتان. خوا پاداشداتەوە. جەنابی مامۆستا کۆتا قسەی جەنابیش لەسەر ئەو فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کەوا دەفەرمێت دەفەرمێ من حەجە فەلەم یەرفث وەلەم یەفسوق رەجع کەیەومی وەلەدەتهو ئومه. جەنابت لەسەر ئەو بابەتە چ ڕاوەیەکت هەیە؟ حاجی میوانە باش میوانی خوایە وەفدی خەڵکە بۆ لای خوا و دوایی وەفدی یعنی میوانی خوایە بۆ لای خەڵک. سونە دوایە کە هەم بخرێتە ڕێ و دوایش پێشوازی لێ بکرێت. ڕەنگە خەڵکی ئەنواع سەفەرەکە ئێستا بەڵام کەس حەقی بە ژیانیوە نییە، بەڵام کاڵێنەوە چێ بۆ حەج سونە دوایە مەراسیمی بۆ بکرێەوە بخرێتە ڕێ و دوای مەراسیمی بۆ بکرێەوە خەڵکە مەسەلەن پێشوازی لێ بکە. ئیبن عەباسە فەرمێ رجع كيوم ولدته أمه گوناحەکەی ئەو کاتە لێ ئەوەرێ کە ئەگەڕێتەوە بۆ ماڵ وەکو بۆیە سەری تاشیوە بۆی حیوانی سەربڕی وەکو مناڵێکی تازە لەدایک بوو تازە تاوانی پێوە ئەفەرمێ کە هات لەسەر ڕێگە بوەستە تەوقی لەگەڵا بکە داوای دوعای خێری لێ. ڕەفەث و فسوق دیاری کراوە چیە؟ ڕەفەث ئەو شتانەیە کە پیاو لەگەڵ ئافرەتە لەگەڵ خێزانە ئایکا ئیتر قسە بێ مەسەن قسەیەکی نابەجێ بێ یان دەستکاری بێ بە شێوەیەکی دیاژە ئەو کاتانە دروست نییە وەکو چۆن یعنی ئینسان لە کاتی ڕۆژوە شەهوەتی ئەگرێ ئەبێ شەهوەتی لێ بگرێ و هەروەها فسوقیش جیداری تێکەوێ مەسەلەن جنێوی تێکەوێ زۆر جارێت تەحمل لەگەڵ خەڵک و حاجانی تر زۆر جارێ نەزەر وشتی تیاکەوێ قسەی مەسەلەن زبر وشتی تیاکەوێ ئەگەر ئەوانەتیانەکە ئەفەرمێ وەکو مناڵی تازە لەدایک وایە. یا ڕەبی خوا پاداشداتەوە جەنابی مامۆستا زۆر داوای لێ بردوم دەکەم ڕەنگە نەمانتوانیوی حەقی بەرنامەکە بە تەواوی بدەین. هەستەوە نابێ. سپاستان دەکەین جەنابی کاک حاجی. بەڕێزان و خۆشەویستان بابەت و باسی حەج یەکجار زۆرە و یەکجار فراوانە هەروەکو جەنابی مامۆستایان فەرموویان هەرچەند باسی حەج بکەین ناتوانین حەقەکەی بە تەواوی بدەین، بەڵام داواکارین لە خوای پەروەردیگار حەجی حاجیانمان خوای پەروەردیگار بۆیان ئاسان بکات و خوای پەروەردیگار بە ساغ و سەلامەتی بیان نێرێت بۆ سەفەری حەج و عیبادەتێکی باشی تێدا ئەنجام بدەن. هەروەکو ئەو حەجە سونەتەی کەوا باسمان کرد کە دەڵێن سونەت مەبەستمان سنەتی ڕەسوول الله عەلەیهی سەڵات وەسەلام مەبەستمان حەجێکی سونەتیە مەبەستمان ئەوەیە کەوە پێغەمبەری خوا چۆنی ئەنجام داوە ئێمەژەها ئەنجامی بدەین و هەروەها حاجیانیشمان دواتر بە سەلامەتی بگەڕێنەوە نێو ماڵ و سەروەت و سامان و منداڵی خۆیان و دەوڵەت و خاک و نیشتیمانی خۆیان. و من لێرەوە زۆر سوپاسی بەڕێزان دەکەم لە خوشکانی حاجیمان کەوە خوای گەورە ئینشاڵڵا حەجەکانیان بە قسمەت دەکات و هەروەها برایانی حاجیەکانیشمان کەوە خوای گەورە بە لەش ساغی و بە تەندروستیەکی باش حەجەکانیان بە قسمەت بکات و داواکارم لە خوای پەروەردیگاریش ئەوەی تاوەکو ئێستا حەجی ماڵی خوای بە قسمەت نەبووە یا ڕەبی خوای پەروەردیگار حەجی ماڵی خوا بە قسمەت ئەوانش بکەی. بۆیە لە کۆتاییدا دەڵێم وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبركاته.